بله اوه حال خلق مال جندريسي دما كو عرضهج لعفريني چي بو دو هوالين ما چونه عفريني پشتي 5 سالان دي روجناموان كرد روداو درباسي عفريني دبه هوروان رفعت پیامنیر روداوی لگل بیار حکیم کامرمان ما هر دو بهورات چون هر دو جی جعفرینی وگریان نهال استودیو میوانی منن هر دو جی بخیرات چه قاس من حز ذکر هون وگرن از اول ویداری الاستودیو بکن میوانی خو هر دمی ما بآوایی که زندی جعفرینی و جندريسي هندبون ميفاني ما وهوروان لسر اكراني دديت تماشافاني نيجا لوا بيار نديت بيار كاميراماني هوروان بو يعني حمود نيفاني انكو لسر اكراني روداوي دديتن ليه تماشا دكرن في جاميري بيار او ديمان دكشاندن هوروان دخازمش تدس بيبكم يا كمين جاره دتشي روجافا بلا يا كم جارم بو دتشي يا كمين جاره دتشي جوانترين باجار روجافا برا خلكيدن عاجز نبن اللي بطبيعته خو عفرين يعني هرينا كشيء روجوي تشاو بوچناتش بور سرتا سلاورزم بو همو خلچ روجوي كردستان بتابت عفرين جندريسكا چن روجك وكو يعني هسمعنا كركلا سليمانيان لا هولر دركوت بيتون هل اسمعنا هل انه يكل قرا كان سليماني وهوليران يعني بو من رق او هابو خلق اوندا ميواندوز بتابت لعفرين خلق زور يعني قرم وقرب ولا لقل اي مدى لا جندريس لقلبهم مكارسه خلق خوشويستێکی زۆر هەبوو بەمان یعنی حەزەکەم ئەوە زۆر من خۆم متەئەسیر بووم پێی کە خەڵک لە دوای ئەو هەموو کارە ساتە کە ئێمە بینی وەکو تیمی ڕوودا وەکو یەکەمین تیمی میدیایی کوردی کە ئێمە گەشتوینە ئەوێ یعنی جگەل لەوەی کە هەموو ڕۆژێک و هەموو دەقەیەک وێنیان لەگەڵ من و لەگەڵ کاک بایرەگەر هەموو ڕۆژێکیش یعنی ماچیان نەکردین زۆریان پێخۆش بوو کە ئێمە چوینەتە ئەوێ یعنی بەوان ئەبینین کە دڵنجی ئەوانە گەیەنین هەم خۆشەویستیەکە و ئازار و خەمی ئەوان وەگەین هەم ئەو دۆخەی کە ئەوان تێ بۆ من ینی شتێکی خۆش بوو کە بۆ یەکەم جارە بچمە ڕۆژاوای کوردستان بەڵام ئەو دیمانەش کە لەوێ هەبوو بەڕاستی هەمووکو ڕۆژنامەوانێک هەمووکو کوردێکیش کۆمەڵێک ینی دیمەنی زۆر ناخەژێنی تێدا بوو بۆ من ینی دوو لایەنە مشکلە کێشەیە زمانتر نەبوو خوشته هوروان گلکی باش کرمانجی داخلی نزانم بیار کرمانجی بیار هیا یا نه تیدگی نه تیگم بلام زور خراب لیدیت البدري بكرمانجي يعني تما هكذا دمان بما تمام فيري كرمانجي مزور باش لكرمانجي كيوان تيجشتين بس اون بو امريكان بيان سورمانجي امي تيكاليجي سوراني كرمانجي لو تيجشت بلام لسوراني ناتوز تيجشتني وان زحلت وكرمانجي ديالكت يعني اكسنت عفرينيان هناك جدا يعني كرديان مثلا جبو زارو كنت بيجن قتشك بين سكه يعني تماشا وكا يعني نوت شان راشي كيفاش انا فير بمزاني ما بستاخذ اشياء انا بيشتري جال محاوله ماكل بلان بو شانو تستخدموا بطل يعني بلا بيار تكاميرك بخرانيه والله استوديو چیه مسئله چیه کار بخیر سلاو اما توانی ما لرگای ام کامیری بتوکوا دنگی هواری خلص روزاوای کردستان بگینی به همو تیان بتایبەتی کورد و کوردستان ئێمە وەکو یەکەم مدیا داخلی ئەو سنوورە بووین خەڵکەکە زۆر دڵخۆش بوو بە ئێمە ئەنی خەڵکە بوو ئەگیریا خەڵکە بوو باوەشی لێمە کرد من لەو کاتە تەسووری مەکرد خەڵک باوەشی لێم نەکرێت تۆ لە هەولێر هاتی لە کوردستان هاتی سەرسەری من خەڵکی ئەفرین دڵی زۆر پڕ بوو ینی پێویستی بەوە بوو کە خەڵک گوێیان لێ بگری کە ڕووداویان بینی زۆر لایەن دڵخۆش بوو ئینجا بۆ من و هۆروان بەڕاستی دوو ئەرکمان لەسەر شام بوو هەرچی یەکەمیان ئەوە بوو کە لە ڕووی ئینسانیەوە کە هاوار و دەنجی ئەو خەڵکەمانە بیست بۆ ئێمە بەڕاستی زۆر قڕس بوو یعنی من چاوەکانم پڕگریان بوو کە ئەو ڕۆژە کە داخلی ئەفرین بوو خەڵک نادوو بوو هاوکاری کاک دڵبخۆی خەڵک هادوو بەس پێشوازی لە ئێمە بکە باوەشی لە ئێمە کرد بوو مناڵ پیرێژن هەموو باوەش لێمە کرد ئێمەی ماچەکرێت بەخێر بێت لە کوردستان و سەرسەری ما کاری دووەممان نەبێ خودینە خەڵکی ئەفرین بەتاکید بەتاکید کاری دومی ئێمە ئەو لەسەر شامە وەکو ڕۆژنامووسێک بتوانین پرۆفشناڵانی ئیشکەین دەنگی ئەو خەڵکە بگواسینەوە کاک دڵبخێن لە ئەفرین وەزعەکە باش بوو لە جندرێز وەزعەکە زۆر خراپ بوو ئێمە وەکو یەکەمین میدیای کوردی و جیهانی داخلی جندرێز بووین کە بینیمان ئەو شارە لە جەنگە چوو ئەنی هەست دەکەرمە تازە ئەو شارە جەنگی تێدا بووە باوەڕ دەکەی لە کۆڵان ئەگەر ڕۆیشت ڕەنگەی دوو خانوو مابێ هەمووی هەڕووخا بوو چوومە سەر بینایەکە یەکەم ئێوارەکە کە گەیشتم کاک هۆروان لە خوارەوە من چوومە سەر بینایەک هەر بینایەکم بینی هەموو بیناکان ڕووخا بوو
هەمی لار بوو چمە سەربینایەک بۆی باشترین وێنە بگوازمەوە لە ئاسمانەوە بۆی بۆ بینەری کورد بۆ هەموو جیان بگەێنین چمە سەر بیناکە خوار بوو کامێرم دانا زیاتر لە دە خولەک وەکو لایف دیمەنەکانمان گواستەوە وەڤان هاتە سەرەوە دوسێ جاریش بەر بۆ قاچی هاتە لای وتی بەبزانام چۆن گەیشتێ وێندە دەستم گر هاتی نەوێت دوای ئەوە کە وێنەکانمان تەواو کرد لەگەڵ کاک هەورڤان ڤیتیەک لە مێشکمان ئامادە بوو کردمان لێ ستاندە بەکمان کرد ئەنی ئەو کاریگەری کە ئەو وەزە خراپی کە لە جیندرێسەیە زۆر زۆر خراپە هەورڤان و کودمان لە کودەرێ دەخەوتن دەخەویان شوێنی خۆمان بۆ ئێمە کە تاوکوێ سەرەنگە تووشی دۆخێکی لۆ جۆر نەبوون بۆ ئێمە خراپ بوو ینی لەبەرەوەی زۆر شویان لە سیارەیە یان لە نێو چادرێکە بۆ نمونە بەڵام دۆخیەمە هەڵبەت لەو خەڵکەی لەوێ لە کورد و لە کرمانجی ئەوێ و لە خەڵکە عەرەبانەشی کە لەوێن باشتر بوو ینی خەڵکێکی زۆر زۆر هەبوو من چەندین راپۆرتمان کرد ینی خۆت و هەموو بینەرانی وەرگرانی ڕووداوی شەزان کە زیاتر لە 4-5 خێزان هەر شوێن نەبوو یا بخەونای لە نێو دەرزەوتونەکانی نێوان ئەفرین و جندرێس ئەخۆت بۆ یەکە ئێمە دۆخی ئەوانمانە بینی ئێمە هەر ناڕەحەتیەک بووە بەڕاستی بڵێ گەمان پێ نایە چونکە خەڵک زۆر زۆر دۆخی لە ئێمە خراپتر ئێمەش چوونەتە ئەوێ کە دڵنجی خەڵک بگەێنین ئەوەی کە بەر باسی کردی یەکەم ڕۆژ خەڵکێکی زۆر زۆر ئەوەی کە هاتبووە سەر جێدەی نێوان جندرێس و ئەفرین جادەی سەرەتای ئەفرین بە ئاڵای کوردستانەوە هاتبوون و فەرماندە سەربازانی کە لێبوون ئەیان و بەلامانەوە سەیر ئەم خەڵکە چۆن ئاڵای کوردستانیان دەست کرد چونکە ئاڵای کوردستان لێرە ینی مەمنوع بووە هەتا ئێستاش ئاڵای کوردستان بە هیچ شێوێک لەوێنە لەسەر باڵەخانەیەک لە نێو ماڵەکە هەر قەدەغە بووە ینی ئەوان خۆشیان فەرماندە سەربەزەکانی بەلانەوە سیر بوو و ئاڵانێ لەوان هاتبوون ئاڵای کوردستانیان بەرزە کردەوە لێمە لەگەڵ ئەو تیمی دەستگای خێرخوازی بارزانی ڕۆشتبووین ئەو لۆگۆکانی دەستگا کە ڕسمی جنابی مەلا مستەفەد و ماچیان ئەکرد کارمەندەکانی دەستگایان ماچەکرد ینی خەڵک شعورێکی زۆر ئەوەیە بوو خۆیان ئێمە هیچمان نابێ هەڵبەت ئەوان داوای چۆنڵی وەکو ئازادیەک شتێکی لەو جۆرەیان ئەکرد ینی زۆر جار لەبەرجاو کامێرەکانە نیان ئەوێرە بەڕاستی بێڵێن لەبەر ئەوەی ئەو هێزانی کە لێوان ڕەنگە هەندێک شت سانسۆر بێ لە سەریانەوە شتێکی ئاشکرایە کە ینی هەموو کەس دەیزانێ بەڵام بۆ ئێمە زۆر دایان دیانەوەی کە لە دڵیانە بوو ئەوە بوو کە دایانەوێت وەکو چۆن 5 ساڵەوە بەرهێزی کوردی لەوێ حکمی کرد دایانویست ڕۆژێک هێزی کوردی بگەڕێتەوە بۆ کورد لەوێ حکمکات چونکە گۆڕانکاریی زۆر زۆر گەورە لە دیمۆگرافیای ڕۆژاوی کوردستان لە ئەفرین لە جندرێز لە ڕاجوو لە بلبلێ لەوانە ڕوویداوە ینی من نمونە یەک گوندت بۆ باسەیەم گوندێک هەیە ناوی کارخیە کاخرێ لەگەڵ بار ئەمە بەڵگە فیلمێک دوکانمان ئامادە کردووە لە کۆی نزیکەی 500 خانوو نزیکەی 300 خانووی لەو مابینە وێران بووە زیانی پێگەشتووە خەڵکێکی زۆر زۆری دەربەدەر بووە ئەمە وەکوی کە بوومەلەرزە زیانی پێگەشتووە جگەر لە بوومەلەرزە سروشتیە بوومەلەرزەیەکی ینی سیاسیش دەدوام لە 5 سای ڕابردوو لێوە ڕوویاوە لە کۆی ئەو 400 خێزانی کە پێشتر ئێستا بوون نیوەشان کەمتر ماون ینی ئەمە هەم بۆ ئەفرین هەم بۆ جندرێس نەخۆشترین تشتوە دیت بەری وێ پرسێ بەرسەوەی ببیسم وەگەلک دۆکومنت بخۆرە لەگەڵ خوانی حتا نەهاتێ پەخشکردن اون لەسەر ئیش دەکەن کار دەکەن بەڵێەوە ئیشی لەسەر دەکەین لەگەڵ بەیارە بەڵگە فیلمێکی زۆر ینی نوێ دەرەچێت کە هیچ میدیاکی جیهانی تاوەکوێستا لە ماوەی 5 ساڵی ڕەبوو تاوەکوێستا بۆ شێوە دۆخی ئەفرینی نیشان نەداوە ئێمە قسەی خەڵک قسەی سیاسەکان قسەی جوتیار قسەی مامۆستا هەموو چین و توێژەکانی ئەفرین و ڕۆژاوی کوردستان و جندرێس و ناوچەمان کردو کە باسی دۆخی خۆیانەکەن لە ماوەی 5 ساڵی ڕابردوو کە چۆن بووە کە چ نەهەمەتیەکیان بەسەر هاتووە ینی ئێمە لە ڕێگەوە بەڵگە فیلم وتان بڵێم بە شێوەیەکی باش دڵنجی ئەوان دەگەیەنین و لە ڕوودا پەخشن بخێن ئەوەی لەسەر شاشە بین بەشێکە لە بەڵگە فیلمەکە ئەف چیە کاریگرترین چیرۆکە لەناو بەڵگە فیلمەکەی ئێمە ئەمە لە باڵەخانەیەکە بەڵێ ئەمە گۆڕستانی جندرێستا ئەمە لە باڵەخانەیەک 18 کەس گیانی لەدەستاوە ئەمە ئایلەکەی هەموو ئەندامی یەخێزانن بەڵێ ئەمە لە سەر گۆڕەکەیەتیان ئەمانە هەموو پیرێژنی بە تەمەەن هاتوونە لالایە دەکەن شینەکەن یعنی من لەوێ بەڕاستی چاوم پڕ گریان بوو لەو کاتەش من وێنە مەگرن نەمتای نەوێنە بگرم ئەنی لەو ئەو دادەی هات باوەشی بە من و هۆرفان کرد ئەگریایە ئەمە دایکەی ئەگریە ئەمە یەکەکە لە چیرۆگە هەرە تراژدەکان لە ناو ئەو دیکۆمنتاریە لە هەموو ڕۆژاوی کوردستان لە دوای بوومەلەرزەکە هیچ خزانێک بەخەر ئەوان هەر گۆڕەچی بە کۆمەڵ لیان داوە هەمویان نێشتووە لەو گۆڕە ئایلەکەیان کەسیانمەوە ئەیتر سەیریان بکەی هەمی گریان و قڕز بوو بەڕاستی بۆ زەحمەت بوو دەمەکوە خوا حەفیزی کرد
جه عفرینی خاطر خواست گرام بو بالتأكيد زۆر قڕز بوو ئێمە حەزماکە زیاتر لێ ببینێنەوە زیاتر ئیش بکەین زیاتر دەنجی و خەڵکە بگەینێن بەڵام کاتەرەوەندە بوو بەڵام ئەو بەڵگە فلیمە ئەتوانم بڵێم دەنگی هەموو پێکاتەکانە لە کی تەواو ئێستا ئیشی لە کاری مۆنتاژە ئیشاڵە لە ئایدێکی نزیک بڵاوەکرێتەوە لە ڕوودا چه تشتی خوش ودیت ما بحث نخوشین عفرینی یعنی نخوشین ژیانی خەڵکی عفرینی کرد ئەوەی کە خۆش بووە من بەڕاستی من پێشەوەی بچمە ئەفرینوە مەزانی کورد دەبێت هەر زۆر کەم بۆ تۆک دەڵێ بڵێ کورد قڕان ڕوویداوە بەڵام خەڵکێکی زۆر هەم لە ینی جیلێکی نوێی مناڵ هەم جیلێکی گەورە هەمووی کوردایەتێکی زۆر ینی چەسپی و بەهێز لە ناخێندانە ینی هەموو ئەو کەسانە کە لە ئەنگری بەنمونە هەر حیزبێکی سیاسی گریمان باشووریان هەبێت لە مانی بەنمونە چوونە گوندێک لە نزیکەی لە جندرێسەوە نزیکەی کاژێرێک دوور بوو ینی وێنەی ئەو سەرکردانی کە ئەوان لە باشوور بەڕابەری خۆیانی دائانێن یان ئاڵای ئەوان یان نووسراوێکی ئەوانە لە نێو ماڵەکانی خۆیانەدانا بۆ کورتپەروەرێکی زۆریان تێدا بوو و لەگەڵ ئەوەشدا لەگەڵ ئەو خەڵکانی کە خۆیان بەنمونە عەرەبی ڕەسەنیوان گرفتیان نەبوو بەڵکو تەنها لەسەر ئەو زوڵم و زۆر وستەمە ینی گرفتیان نەبوو کە بەرامبەریان ئەنجام درراوە و لەو بەڵگە فیلمەشکە لە ڕۆژانی داهاتوو لە ڕوودا و پەخشە بێ ئەوانە بە شێوەیەکی دۆکۆمنت ینی بەبێ ئەوەی کە ئێمە وەکو دوو ڕۆژنامەوان کە لە ئەنگری کەیسی کوردایەتی بکەن لە ئەنگری کەیسی ناوچەی خۆمان بکەن وەکو ئیشێکی پرۆفشنال کردومانە هەم وتەی ینی ئەو لایانی بەرامبەری بەتەواوی تێدا بە نمونە کە پێش 5 ساڵ لەبێت چەند هێزی کوردی هەبوو ئێستا لەبێت چەند هێزی ناکوردی هەیە و ئیشەکانیان لەماوەی ئەم 5 ساڵی ڕابردوو چۆن بۆ هەمووی بە دۆکمنت هەر لە بڕینەی دەرزەیتونەکانەوە هەتاوەکو دەستگیرکردن و هەتاوەکو کوشتن و تاکو هەچ تۆمەتێکی دیگە کە خراوەتە پەڵن ئێمە بە بەڵگە ئەوانەمان سەرماندووە کە هەر شتێک ئەوان کردبێتیان نیان کرد گەلێکی گرنگە حەز دەکەن جارێکە دەم بچن ئەگەر مەجال چی بوو بۆ من بەڵێ من سێمی جارە ڕۆم ڕۆژ سێم جارە لە یەکەم جارە چیاف بۆ ئافرین بەڵێ کاک دەدوخێن یەک شتی زۆر میمانە کورچینە هەر دوکانێک کە یازانی ئێمە بە سۆرانی قساکەن یعنی کابرای پارە وەرناگرم ئەمە شتیوانە پارمە فڕ ئێوت نییە ئێوە میوانن شت بۆ ئێوە بەلاشە بەلاش خۆر و بەخ ئەوە کاکۆفا چوو بۆ ئەو تو پارەیان لێ نەگەر سەری من تۆیاشی وتیان پارە نییە پارەم بەجێش داهینەوە ناو سارەکە فڕای میوانی ئێمە سەرسەری من پارە لێرە ناویەوە ڕووداوی حەز لە زۆر شوێنی جیاوازی ڕۆژاوی کوردستان پرسیارم کرد نەک بەڵام ئەم قسەی لە بەرێسە خۆم لای جەنابتمیان لە ڕووداوم ڕوودا و یەکەمین لیستی تەماشاکردنی کەناڵە کوردیەکانە هەم لە ئەفرین هەم لە جندرۆ سولۆ شوێنانی کە ئەچوومە جارێکیش پێم وتی کە لەوێ بووم خەڵک خۆشەویستێکی تایبەتیان بۆ تۆ بێ هەڵبەت والله ئەم خەڵکی کورد هەموو حەز دەکەم بەتایبەتی ئەفرینی ڕەوشەوە خراپە هەم بخێر هاتن دیسا و دەکەم دۆکومنتێکە باش ئامادە ببە و ئەم ببینن گەلێکی سپاس هۆروان ڕفعت پەیامنێرە ڕووداوی و بەیار حەکیم وێنە گرێوی کامەرەمانی ڕووداوێک و نوژ ئەفرینی هاتنە میوانی ببوون